ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین کە ئازاری جومگە و ڕۆماتیزمە زین پەیوەندیان چییە چۆنن ڕۆماتیزم خۆی چییە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر شۆڕ ڕەحمەتمان کردووە کە پسپۆڕی نەخۆشەکانی ڕۆماتیزمە. دکتۆر بەخێر بیت پێمان بڵێ ڕۆماتیزم چییە؟ ڕۆماتیزمی جومگە بێ ڕۆماتیزمی جومگە بریتیە لەو ئازار و هەوکردنی کە لە دەوری جومگەکانە دروست دەبێت. بەهۆی چیەوە؟ هۆکارەکانی ڕۆماتیزمە ئەتوانین بڵێن دوو هۆکاری سەرێکیمانەیە. یەکەم هۆکاری بۆ ماوەیی، دوم هۆکاری دەوروبەر. هۆکاری بۆ ماوەیی ئەوە هۆکارێکە کە ئێمە ناتوانین هیچ شتێکی لەگەڵا بکەین، بەڵام هۆکاری دەوروبەر کۆمەڵی هۆکاری ترن دوای باسی. باشە چێ زۆر ژنیا پێ تاوان بەداخەوەشان تووشە بن زیاتر ئەمیش کۆمەڵی هۆکاری هەیە. یەکێ لە هۆکارەکان هۆکاری هۆرمۆنیە، چکە زۆربەی نەخۆشیە ڕۆماتیزمیەکان بە تێکچوونی هۆرمۆنەکان زیاتر ئەبن. دووەم هۆکاری ئەوەیە بە تایبەتی لە ژنانە جومگەی با بڵین ئەو بەستەرەشانەی کە جومگەکان بێکە ئەبەستێتەوە لە ئافرەتە لاکسە، ینی شل و نەرمە. ئەمە ژواکە کە جومگەکە زیاتر لێکخشاندن هەبێت و زیاتر تووشی ئازاری جومگە بێت. چ تەمەنێک تووشی ڕۆماتیزمە بێ خود هەموو تەمەنێک گونجاوە؟ طبعا دوو جۆر نەخۆشی ڕۆماتیزمە زیاتر تووشی ئەو تەمەنە ئەبێت کە پێوتی ریپرۆداکتیڤ ئێج، ینی پێش تەمەنی با بڵێن سنەتلیە ئەسیانی پێش کۆتایی هاتنی سۆڕی مانگانە زیاتر لە تەمەنی 20 بۆ 45 تووشە بن. بەڵام سوانی جومگەمان هەیە ئەوە دوای نەمانی سۆڕی مانگانە زیاترە. زۆر باش لە مناڵە هەیە ئەم حاڵەتە؟ بەڵێ لە مناڵیشا حاڵەتێکمانی پێوتێ جوڤینال ئیدیۆپاتیک ئەرترایتس، ئەمەش لە مناڵانە هەیە. ئەمیش ئەمە هۆکاری ئەمە نەخۆشی ڕۆماتیزمی درێژخایانە کە لە مناڵانە هەیە. زۆر باشە. نەخۆشیی درێژخایانە ڕۆماتیزم کورتخایانە؟ نەخۆشی ڕۆماتیزمە نەخۆشیی درێژخایانە واتامێنێتەوە لەگەڵ. بەڵێ زۆر جار پرسیارمان لێگە نەخۆشەکانی دکتۆر تاکەی من ئەم نەخۆشیەمە بێ. بەڕاستی وەڵامدانەوە زۆر قورسن، چکە نەخۆشی ڕۆماتیزمە ئەتوانین کۆنتترۆلیکن بەس ناتوانین لە ناوی بین. ئەو دوشتە زۆر جیاوازە، یعنی نەخۆشێکێت بە عیلاج و بە ڕێنمایەکان ئەتوانین کۆنتترۆلیکن، یعنی کۆنتترۆل چی؟ یعنی نەخۆشەکە هیچ ئازارێکی نەمێنێ، هیچ ناڕەحەتێکی نەمێنێ، بەس ناتوانین پێی بڵین تۆ نەخۆشی ڕۆماتیزمت نەماوە. باشە پێمان بڵێ هەموو نەخۆشیی ڕۆماتیزمی جومگە ئەبێتەوەی داخورانی جومگە؟ بەڵێ زۆربیانە بنە هۆی داخورانی جومگە بە تایبەتی ئەو جۆرانەی کە ئێمە پێوتێ سیرۆپۆزیتیڤ، یعنی ئەوانەی کە فەحسیان بۆ ئەەکەین، فەحسی خوێنیان بۆ ئەەکەین، لە فەحسی خوێنەکە دەرەکەوێت کە ڕێژەیەکی زۆر ڕۆماتیزمیان هەیە. هیچ شتێک هەیە ئێمە بەرگری لە خۆمان بکەین یاخود بکەین بۆی وەکو پێشتر باسم کردوتم دوو هۆکارمان هەیە بە ڕۆماتیزمە. هۆکاری بۆ ماوەی ئەو ناتوانین، یعنی کەس نییە بتوانێت بڵێ من دایک و باوکی خۆمە گۆڕم، هۆکاری بۆ ماوەیە. بەڵام هۆکاری دەوروبەر بەڵێ ئەتوانین. حەزەکەم باسی هۆکارەکانی دەوروبەرکەین، چونکە ئێمە هۆکارەکانی دەوروبەر ئەوەیە کە پێوتێ مۆدیفایبل، یعنی ئێمە توانین گۆڕانکاری تێ بکەین. بۆ نمونە هۆکاری ئاو هەوا، سەرمابوون. بە سەرمابوون هەمومان ئەزانین و نەخۆشەکانیش زۆر جار پرسیارەوەکەن دکتۆر کە جەو سارد دەبێت بە تایبەتی ڕۆژێکی وەکو ئەمڕۆیان لە کاتی ئەوەی کە باران بێت یان تەم بێ، جومگەکانم زیاتر ئاوسێ، زیاتر ئازاری هەیە، زیاتر ڕق ئەبێ. بۆ لەبەر ئەوەی بە سەرما ئەو شلینجەی کە لە جومگەکە هەیە پێوتێ ساینۆڤیال فلوود، خستێکی زیاد دەبێت کە زیاد بوو جومگەکە توونە بێت، ستیفە بێت، یعنی ڕق بێت و ئازاری جومگە زیاکە. هۆکارێکی تر هۆکاری خۆراکە، هەندێک جۆری خۆراک بەهۆی بوونی هەندێک مادەی دیاریکراوتیانە ئەبێتە هۆی ئەوەی کە زیادکردنی و هەوکردن لە جومگەکانە زیاد دەکات. ئەتوانین بڵین هۆکارەکانی دەوروبەر بریتە لە هۆکاری ئاوهەوا لەگەڵ هۆکاری خۆراک. باشە پرسیارەکان زۆرن بێگومانێمە پێشۆختا بینەرانمان ئاگادار کردووە کە بابەتێکی بۆ جۆرە لەگەڵ بەڕێزت باسەکەین. یەکێک لەوانە باسی کاریگەری سەرمایەکە سەر ڕۆماتیزم وەبزان وەڵامت دایەوە وڵێ تەمەنی 20 ساڵان ئەگەری هەیە تووشی ڕۆماتیزم. پێشتر باسمان کرد کاتی ریپرۆداکتیڤ ئێج، یعنی لەو کاتەی کە ئافرەتەکە سۆڕی مانگانەی هەیە زۆرترین چانسی هەیە کە تووشی نەخۆشی ڕۆماتیزمە بێت. باشە پرسیارێکتر ئەڵێ من بچمە ناو ئاوە مەبەستی مەلەوانی وشتی وایە تووشی ڕۆماتیزمە بووم یاخود چانسم زیاترە؟ طبعا لێرەشە دوو بەشمانەیە. جۆرێکمان هەیە لە ڕۆماتیزمە پێوتێ ڕۆماتۆید، ئەوەی کە خەڵک پێ لە ڕۆماتیزمە. ئەمە بەڕاستی ئاو بە تایبەتی ئەگەر ئاوەکە سارد بێ وەکو پێشتر باسمان کرد خراپە. بەس جۆریشکەمانەیە پێوتێ ئەنکیلۆزین سپۆندیلایتیس، یعنی پێوتێ ڕۆماتیزمی فەقەرات. ئەو بەعکسەوە ئێمە بە نەخۆشەکان ئەڵێن زیاتر مەلە بکە. باشە ئەم بەپێی جۆرەك ئەگۆڕێت.
پێشین بوونەوە پەیوەندی بە ڕوماتیزمەوە هەیە کاتێک کە سەرمالێت بەڵێ ئەوە پێوتێ ڕێنۆیت دیاردەی ڕێنۆیت یعنی کەسەکان بە سەرما هەرجەوەکە سار بێ ئەبینی سەری پەنجەکانی شین ئەبێتەوە هەڵجار سپی هەڵەگرێ دوایی شین ئەبێتەوە اینجا ئەتەزێت ئازاری بۆ دروستە بێ ئەوە لە زۆربەی نەخۆشی ڕۆماتیزمیەکانە هەیە بەڵێ ئەوە یەکێکە لە نیشانەکانی نەخۆشی ڕۆماتیزمە طبعاً هۆکاری تریشیە بەس یەکێ لە هۆکارەکانی هۆکاری نەخۆشی ڕۆماتیزمیە باشە خانمێک پرسیاری کردووە لە دوای لەدایکبوونی مناڵ هەردووە ژنۆمەیەشێ و ماوەی 4 مانگە ئازارم هەیە مەڵە ئەمە بەڵێ جۆرەکمانێ لە جۆرەکانی نەخۆشی ڕۆماتیزمە بینی نەخۆشەکە ئەڵێ من لە کاتی کە سکم هەبووە تاکو مناڵەکەشم بۆ هیچ مشکلە من نەبوو بەسەر دوای مناڵبوونەکە هەستەکەم جونگەکانم ئاوسێ ئازاری هەیە سوورە بێتەوە دوایەکەیە سەیرەکەین و فەحسی بۆکەین ئەبینین بەڵێ ئەمە نەخۆشی ڕۆماتیزمیە هەر خانمێشتر پرسیارەکە ئەڵێ لە کاتی دووجانیەکانی خانمانە ئەڵێ لە کاتی دووجانیا ئازاری جونگەکانی پەنجەی هەبووە بەڵام ئێستا کە مناڵەکەی لەدایک بۆ شیری خۆشیە تێم ئازارە هەر بەردەوامە بەڵێ وەکو وتم یعنی چەند جۆریشی ڕۆماتیزمەمانێ ڕۆماتیزمەمان هەیە لە کاتی سکپڕەیە ڕۆماتیزمەکەی زیادەکە بەڵام کە مناڵەکە ئەبێت باش ئەبێت جۆریشکەمانەیە بە عکسەوە لە کاتی یعنی بە پێچوانی حاڵەتی دووەمەوەیە باشە کەواتەمە یعنی باشترە ڤیتامینەوە نییە ئەگەر خۆی بەوە کاکتۆر کەمی ڤیتامین زۆربەی نیشانەکانی ڕۆماتیزمە ئەکە بەس ئێمە چۆن نەتوانین جێگەینەوە پێویستە ئەو کاتە نەخۆشەکە سەردانی پسپۆڕشی ڕۆماتیزمە بکە بۆ ئەوی جواب بکرێتەوە نەک من نەخۆشمەیە نزیکی 6 بۆ ساڵێکە ڕۆماتیزمە هەیە ئەڵێ چوو متوانە ڤیتامین دیەکەت کەمە عیلاجی ڤیتامین دی وەرگرتو کاتێک هێتە لای من ئەبینی جونگەکانی داخوراوە خۆی چارەسەری ئێمە پێڵێن تریت و تارگێت یعنی چارەسەری نەخۆشی ڕۆماتیزمە تاوەکو زووتر بکرێت و تاکو زووتر عیلاجی بەڵێن عیلاجی بە قۆتری بۆ دابنی پرۆگنۆسی یعنی بڵێن داهاتوی نەخۆشیەکە باشتر ئەبێ بەس نەخۆشێک هەر بە ڤیتامین دیم کەمە ڤیتامین دیم کەمە بڕوات کاتیشە بۆ لای تۆ ئەبینیت ئێمە ناتوانین وەکو پێویست عیلاجی وەرگین یان وەکو پێویست عیلاجەکان ناتوانێت ئیشی لەسەر بکات پرسیارێکا تۆ لە مناڵی 6 ساڵان ئەکرێت تووشی ڕۆماتیزم ئەکرێ ئازاری جونگەکەی هۆکار بێت ئەکرێ ڕۆماتیزمە بێ بەڵام وەکو پێم وتی دوای یەکلایی بوونەوەی ئەوەی کە نەخۆشەکە ئەبێنرێت لەلایەن پسپۆڕی ڕۆماتیزمەوە فەحسی سەریری بۆ ئەکرێەوەی کە لە عیادەکەی بە بڵێنیان لە خستەخانە فەحسی بۆ ئەوکەی دوای فەحسی خوێنی بۆ ئەنێریان پێویست بکە تیشکی بۆ بنێرین دوای هەموو ئەم شتانە ئێمە قەرارین ئەم نەخۆشی ڕۆماتیزمەیە یان نا باش لاربوونی کڵاوەی ئەژنۆ ئەڵێ پەیوەندی بە ڕۆماتیزمەوە هەیە ئەوە پەتێلار دیسلۆکەیشنی پێڵێ ناخێر باش چ خواردنێک باشە و چ خواردنێکیش خراپ طبعا جارێ با لە خواردە خراپەکانەوە دەست بە بکەین ئەو خۆراگانی کە خراپن بۆ نەخۆشی ڕۆماتیزمە چەند جۆرێکن بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین یەکەم بەروبوومە شیرەمەنیەکان بەروبوومە شیرەمەنیەکان لەوە چێ پرسیار بکرێ بڵێ چم بۆ لای دکتۆرە ئەڵێ دکتۆرڵێ شیرەمەنی بخۆ بۆی ئێسک بتەوە بێ بڵێ ڕاستە شیرەمەنی بۆ ئێسک باشە بەڵام بۆ هەوکردنی جونگە خراپە بۆ لەبەربوونی مادەیەکی پرۆتینی کە لە زۆربەی بەروبوومە شیرەمەنیەکانە هەیە بە تایبەتی ئەو بەروبوومە شیرەمەنیانەی کە چەوریان زۆر بۆ نمونە کەرە پەنیر ئەمانە ئەم پرۆتینە چی ئەکا هەوکردن لە جونگەکان زیادەکە جا بەسەراحەت من زۆر جا نەخۆشیە بۆ لام ئەڵێ دکتۆر ماوەیەکی زۆرە من مەسەل ماست و کەرە و پەنیر و ئانە خۆم هەستەکەم جونگەکەم ئاوساوە فعلەن دوای ئەوەی کە فەحسی ئەوەیەکێکە لە فەحسەکان فەحسی SR بۆ ئەوکە یان شکرینی ڕۆماتیزمی بۆ ئەوکە بینی کەسەکە فعلەن ڕۆماتیزمەکەی بەرز بۆتەوە بەهۆی بوونی ئەو جۆرە پرۆتینە ئەم پرۆتینەوە ئاکا کە هەوکردن لە جونگەکان زیاد بکە بەڵام ئێمە لەم نەخۆشانە بۆ ئەوەی لە هەمان کاتە تووشی پوکانە و ئێسکیان ئێسکە نەرمەنە بن لەگەڵ ئەوەی کە پێی ئەڵێن بەروبوومە شیرەمەنیەکان کەم بکەرەوە یان ئەو بەروبوومە شیرەمەنیانە بخۆ کە کەمترین چەوریان تیا بۆ نمونە من بە نەخۆش زیاتر دەڵم دۆ بخۆی باشترەوە گەلەوەی کەرەیان پەنیر بخۆی بۆ لەبەرەوەی دۆ چەوریشی کەمتری تایە حەپی کالیسیومیان ڤایتامین دیان بۆ ئەنووسی ئەمە یەکەم بەروبوومە شیرەمەنیەکان دوو گۆشت بە تایبەتی گۆشتی سورۆکراوەی کە لە قوتونراوە ئەمیش هەوکردنی جونگە زیادەکە زۆربەی ئەو خۆراکانی کە چەوری با بڵێن چەوری تێریان تایە ئەوەی کە چەوری با بڵێن بۆ نمونە وەکو گۆشت وەکو ئەو خواردمانیانی کە خواردنەوە سوورەوە کراوەکان ئەمانە بەهۆی بوونی مادی ئەرەکیدۆنی گەسیدەوە هەوکردن زیادەکەن بە شێوەیەکی گشتی لە لەشا و بەتایبەتی لە جونگەکانە و شەکر ئیتر شەکرەکە ئەگەر خۆت شەکرەکە بخۆی لە شیرینەکانە زۆر بیخۆی یان لە خواردنەوە گازیەکانە زۆر بیخۆی شەکریش ئاینەشێت ئەو هەوکردنی کە لە دەوری جونگە هەیە زیادیەکە باشە بابێنە سەرەوەی هەموو بەرزبوونەوەی ڕێژەی ESR ئەو پشکنینەی کە پێوتێ ڕۆماتیزم نیشانەیە بۆ بوونی ڕۆماتیزم لە جسمە نەخێر
ئەو فحصی کە پێوتە ESR یعنی بە ئینگلیزی پێڵێن sensitive but not specific یعنی فحسێکە هەستیارە بۆ بەرزبوونەوەی هەموو ئیلتیهاباتێک هەموو هەوکردنێک لە لەشە بەڵام زۆر تشخیصینی یعنی زۆر پێمان ناڵێ فڵان نەخۆشی تێ یعنی تۆ قورگیش بێشە ESR بەرزە بێتەوە ئیلتیهاباتی مثلا میزەڵان هەبیان هەر شوێنیشکەوێ ئەو بەرزە بێتەوە شەرت نییە ئەوەی کە ئەو فحسی بەرز بوو معنی وایە ڕۆماتیزمی هەیە. دوو پرسیار یەکەمیان گەرمبوونی پەیوەندی بە ڕۆماتیزمەوە هەیە یان نا؟ ناتوانم بڵێم چکە زۆر حاڵەتمان هەیە زۆر هۆکارمان هەیە بۆ گەرمبوونی پێ لە باوترینیان بریتێ لە بوونی ئێسکی زیادە لە بنی پێ دووەم نەخۆشی شەکرەش گەرمبوونی پێ ئەکات. باشە کەسێک پرسیاری کردو لە من کەم خوێنم چەند مانگجارە خوێنم تێکرێت لەگەڵ ئەوە ئیتر ئەوکو خۆی نووسێتەڵێ لە پەل و پۆکەوم ئەڵێ کەم خوێنیەکە ئەوەی ڕۆماتیزمەکەم بەرزەکاتەوە بەڵێ هەموو کەم خوێنیەک ڕۆماتیزمە بەرزەکاتەوە ئێمە با بڵین هاوکێشەیەکمان هەیە ئەو کەسانەیە کە کەم خوێنن بۆ هاوکێشەی هەنێجار ڕۆماتیزمەکەی بەزانم بۆ نمونە 60 بۆی کەم خوێنیەکەەوە ئەتوانین بڵین دوایەوە کە ئێمە پێوتێک کۆڕێکتی ESR دوایەوە کە ڕاستیەکەینەوە ڕۆماتیزمەکە ئەبێ بە 30 بۆ 40 ینی ئەو ڕۆماتیزمی ڕاستی نییە ئەوادین بە تایبەتی کە کەم خوێنن. باشە ڕۆماتیزم و خوێنمەین و شەکرە هیچ پەیوەندیان هەیە بم ڕۆماتیزم و خوێنمەین بەڵێ هینیان هەیە حاڵەتێکمان هەیە پێوچێ ئەنتیفۆسفۆلیپید سندرۆم بە تایبەتی لە ئافرەتانەوەی کە دووژانە بن ئەبینی ماوەیەکی زۆر ئەم ئافرەتە بە بڵێن سکیە بێت و تووشی لە بارچوونە بێ دوایی دەرەکەوێت کە جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی ڕۆماتیزمی هەیە پێوچێ APS بەڵام ئەوەی کە ئەوانەی کە ڕۆماتیزمانی تووشی شەکرە ببن هیچ شتێکی وانێ بەڕاستی. کەسێک خۆی نەخۆشی ڕۆماتیزمی هەیە ئەڵێ دەرمان بەکارهێنم ئایا ئەو دەرمانانە کاریگەری نەرێنی هەیە بۆ توشبوون بە نەخۆشی دڵ و نەخۆشی بەڵێ وەکو کاریگەری هەیە بۆ نمونە کەسێکە نەخۆشی ڕۆماتیزمی ماوەیەکی زۆرە دەرمانی ستیرۆید بەکارهێنرێ ئەم دەرمانە ستیرۆیدە کاریگەری لاوەکیشی هەیە بۆ نمونە لەسەر ماعیدا لەوەچە تووشی برینی گەدەی بکە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی شەکر یعنی دەرمانەکان کاریگەریان هەیە بۆ نەخۆشی وەکو نەخۆشی شەکرە بەس ئەوەی کە نەخۆشی ڕۆماتیزمە بێتە هۆی نەخۆشی شەکرە نه. لە کۆی 73 پرسیار وازان نزیکی 20 پرسیارمان بۆ وەڵام درراوە کاتەکە تەواو بێ بەداخۆ هیچت هەیە پێمان بڵێ لە کۆتاییە؟ وڵی لە کۆتایە ئەوە ئاڵێم کە نەخۆشی ئازاری جونگەیشی کە لە نەخۆشە بڵاوەکان بە تایبەتی سوانی جونگەوەی کە لەناو خەڵکا پێ ئەوترێ سەوفان و نەخۆشیێکی بربڵاوە یعنی ئێمە ئەتوانین چۆن خۆمانی لێ پارێزین بەڕاستی بە جوڵەیەکی با بڵین تەندروستیانە لەگەڵ دابەزانی کێشی لەش ئەو دوو هۆکارە من ئەتوانم ینی بڵێم کە گرنگی ئەومانەکە کە ڕێژەی توشبوونوان بە ئازاری جونگەیان بە سوانی جونگە کەم کاتەوە. سپاس بۆ بەڕێز ئومێدی سەلامەتی و تەندروستی باش بۆ بەڕێست و بۆ بینەرانی خۆشەویستی.